هیواخوازم کە سەرکەوم بەڵام ئەم قۆناغە کەمەتیان قۆناغی کەمە ئێستارە چونکە لەمە بەدواویتر لایف دەست پێەکە ئەوانەی کە هەڵبژێراون تایسە هەمووی باشە هیوای سەرکەوتن بۆ هەموویان نەخوازم. سلام خێر هاتی تۆ واقعان یەکێ لەو گۆرانی بێژگەلە بووی کە هاتی تێرە ئەسڵەن کوردای دڵ و تەکاندا ئێمەت تەکاندا بە مێلودیگەر زەریف و شیرینە هەوڕەمانەوە هێنە و منتەقەی بکر و نازەنینە بمی خسر رگه خاله درد ولی جوانم بخوا درید کول جوانمی بێنهایەت تواو مامۆستایانە ترگشت لە سایەت و خۆشیانە لە ئادەبت و لە لیباست و لە ئادەبە سەحنەت لە هاوڕایی تەک گۆرانی بێژگەل لە هاوڕامانە سێدانەکەتان هەر سێوانتان قەشەنگ شیرین ئێمە فرە مشکل بوو بۆمان ئەی کاش بووێت چەنێ ئێمە سەخت بوو بۆ ئێمە کەمی ئینتخاب بکەین لە بین ئەم گەوهەرگەلە ئەم گشتە ساوخۆشە ئینتخاب بکەین بێژین نایدێکتان بڕۆژێر وەلێ مطمئن بە ئێمە لە بین خاس و خراوە ئینتخابمان دەکرد لە بین باش و باشترە ئینتخابمان کرد باشترەکەمان ئینتخاب کرد ئەو باشترە ئاونە ئیختلافی بوو نەفرە و بەداخەوە کە بەڕای ئێمە چوار نەفەر لەم مەرحەلە لە تو خواحەفزی بکەیت و ئومیدوارین ساڵایەندە ببینین حتمەن بۆ جۆرە نەوێ بڕیتر نۆینەوە عادمان گرگە بە قیافەی نازەنین و قیافەی شیرین و بە لیباسەکان و حتمەن ساڵێتر بێرەوە ببینین. سپاس بۆ ئێوە چۆنە بێ کەوتنەکە زۆر کێشە نییە بەرامەوە گرنگەوە یەکێ لە هەورامیەکان ئەچۆنە بچونێتە مەرحەلەیەک ئەگەر توانێ خزمەتێ بکات ئینشاڵڵا بە هونەری هەورامان جا تا مەرحەلیش کاتوم لەگەڵ بەڕێستانە ئەوە ئەو پەڕی گەورەیە بۆ من کۆمەڵە کەسم تیان ناسیوە لێرە خودای دڵ ئەوەی بۆ من کردو هەر هیچی نەکردبەوەی بۆ من کردو زۆر گەورەیە. بەداخەوە دەنگێکی کەمان لە هەورامانەوە بەجێمانەیەڵێت پێمان ناخۆشە ئەمانەوێت بزانین هەستی تۆ چۆنە؟ کەمێک ناخۆشە بەڵام گرنگترین شت بۆ من تەنها ئەوە نییە بیتە ئایدڵێک لێرە ناسینی ئەم کۆمەڵە برادرە زۆر شتە بۆ من لەگەڵەوە شاشکور یەکێک لە هەورامەکان سەرکەوتو ئینشاڵڵا ئەمەلمان پێیەتی ئەنجامێکی باشیە بێ ئینشاڵڵا.